ئەگەر خۆڕاگری پێشمەرگە ئیرادەی جەنابی سەرۆک نەبایە ئێمە هەمومان گەلی کوردستان لە دیدگای ئەو تیرۆریست و تاریک پەرستانە وەکو هوجاممان بەسەرداهات بەڵام خۆڕاگری گەلی ئێمە پێشمەرگە قارەمانەکان و بە سەرکردایەتی سەرۆک بارزانی ئێمە گەیاندا ئازادی ئێمە سەرکەوتین و تیرۆریستەکان لە ناوچوون. سەردان و ئەو هەوڵانەی کە سەرۆک بارزانی دەیدا لە وڵاتە ئەوروپیەکان وەکو ڕۆما تا چەند گرینگە بۆ دۆزی ئێستای کورد ئەوەی لە ڕۆژاوا ڕوودەداتن هەرێمی کوردستان هەموو کەناڵە دیبلۆماسیەکانی خۆی بەکارینایە لە پشتیوانیکردن لە ڕاگررتنی ئەو شەڕە جەنابی سەرۆکیش هەموو هێز و تواناکانی خۆی خستۆتە گەڕ لەوەی کە کورد لە ڕۆژئاوا زەرمەند نەبێتن ئاشتی بگەڕێتەوە و بە شەڕ چارەسەری ئەو کێشانە ناکرێتن ئەوەی پێویستەوە بە زیادیشەوە هەرێمی کوردستان پشتیوانی لە ڕۆژئاوا دەکا هەرێمی کوردستان و جەنابی سەرۆک خوازیاریەوەن شەڕ بۆستێت. زۆر سپاس.